لهڵەی باوکان عدم العدل بين الأولاد، داد پەروەر نەبوون لە نێوان مناڵەکانت، کە ئەمەش هەڵەیەکی زۆر گەورەیە. دوژمنایەتی لە بینی براکان مناڵەکان دروست دەکەی، تۆی باوک بەخۆشت نازانی. ڕاستە لەوەیە مناڵێکت لە مناڵێکی ترت باشتر بێت، گوێڕایەڵتر بێت، بەڵام هەردووکیان مناڵی تۆن. وا مەکە کە ئەو مناڵەیان کە تۆزێک کەم تەرخەمە هەست بەوە بکە کە تۆ خۆشت ناوێت و تۆ عقوبەی دەدەیت و تۆ مەحرومت کردووە، چونکە بەوە بەرەو باشی ناچێت، بەوە زیاتر ڕقدا دەگرێت، بەوە زیاتر وای لێ دێکە سۆز و عەتفی لەسەر تۆ نەمێنێ، بە کەسێکی غەیرە سەیری خۆی بکە، وردە وردە بەرەو خراپە دەیبێ. نوعمانی کوڕی بەشیر ڕەزای خوای گەورەیان لێبێ دەفەرمێ باوکم لەگەڵ دایکم باسی ئەوەیان کرد کە هەدیەیەک بدرێ بە یەکێ لە مناڵەکانی. فەرمێ بەڵام وتیان تا پرسی پێغەمبەری خوا نەکەین عەلەیهی سەڵات وەسەلام ئەو کارە ناکەین. بابزانین دەفەرمێ چی؟ کە چوون بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئەکل وەلەدیک نەحەلتەهم مثل ما نەحەلتە وەلەدەکە هذا؟ هەموو مناڵەکانت هەمان هەدیەت پێداون کە داوتە ئەمە؟ قال لا يا رسول الله. قال فاذهب فإني لا أشهد على جور. دبرو من ناب مشاهد لسر ظلم لسر ناعدالتي أو كارناك. إن جاء فرمي صلى الله عليه وسلم إخوة قولي لسر به اعدلوا بين أولادكم. عدلوا دات پرور بن لنيوان من الله كانتا، عدل بن دات پرور بن لنيوان يندا. هندي باوك تماشا دەکەین بە شێوازێک کوڕەکان یارمەتی زۆریان دەدا، بەڵام کچەکانی ئێهمال کردووە. لە هەمووشی زوڵمتر وەسیەتکردنێکی لە خوانە ترسانە دەڵێ بۆ دوای مردنم میرات نەدەنە کچەکان. بۆچی پیاوی بێگانە بیبات؟ با میراتەکە بۆ کوڕەکان بێت. ئەمە زوڵمێکی گەورەیە، پەروەردەیەکی زۆر خراپە. هەندێک باوک بەداخەوە دەیڵم کە پێی هەڵدەستن دەبێتە سەبەبی ئەوەی کە مەحەبەت و برایەتی لە بینی مناڵەکانی نامێنێ. دیقەت نادەن کاتێک براکانی یوسف عەلەیهی السەڵات وەسەلام کە هەستیان بەوە کرد باوکیان یوسف و براکەی لەوانی تر خۆشتر دەوێت، چیان کرد؟ چ محاولەیەکیان کرد؟ محاولەی کوشتنی یوسفیان کرد عەلەیهی السەڵات وەسەلام. دوایەنە خستیان ناو بیرێکەوە. بزانە نزیکەی 40 ساڵ ئەو باوکە لە دووری یوسف لە ناڕەحەتی و خەم و خەفەتدا بوو. سەبەبی ڕئیسی قەزیەکەش چییە؟ هەموو شتێک قەدەری خوا و حکمەتی خوایە، بەڵام ئەو ئەسبابەی بۆ ئێمە دەردەکەوێت وتیان یوسف و براکەی ئەحەب إلى أبينا منا، ئەوان خۆشەویستترن لای باوکمان لە ئێمە، کەواتە نابێ دەبێ وا بکەین یوسف نەمێنێ بۆ ئەوەی خۆشویستنی باوکم بۆ ئێمە بێت. کەواتە ئەی باوک وریابە لە تەعاملکردنت لە هەڵسوکەوتت لەگەڵ مناڵەکان هەست نەکەن یەکێکیانت ئیهمال کردووە. ئەمە زۆر کارە سات دەخڵقێنێ، خوای گەورە پەنامەندە.